تەوەریەکەممانە وەکو ئاماژەمان پێ کرد قسەکەین لە بوونی ئومێد لە ژیانی مرۆڤەکانە ئایا تا چەنە گرنگە مرۆڤەکان بە ئومێدەوە بڕوانن بۆ ژیان و بە کێ و ترێ کەسی ئومێدەوار لێرە مامۆستا کامران فتاح میوانمانە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی مامۆستایان زۆر بەخێر بێت ئەمەوێ لەوە دەست پێ بکەم بۆچی گرنگە مرۆڤ بە ئومێدەوە بڕوانێتە ژیان بە ناوی خۆی گەورە دەستان خۆش بێ سوپاسانەکەم هەر شتێکی باشیشە بە سەرەتای بەرنامەکەشتان بە ئومێد دەست پێەکەن ئەوە خۆی بۆ خۆی خاڵێکی ئیجابیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام بابەتی ئومێد ئەتوانم بڵم لەوا گرنگە کە مرۆڤ بە ئومێدەوە دەست پێ بکە ئەتوانین بڵێن ئومێد کە لە 5 پیت پێک دێت یان شتێکی پچکۆلەیە بەس هەموو ژیانی پێوە پەیوەستە یعنی هەموو ژیانی مرۆڤەکان لەو 5 پیتەیە کۆ ئەبنەوە بۆ چکە ئومێد پەیوەندی بە هەموو بەشەکانی ژیانەوە هەیە پەیوەندی بە ژیانی خێزانی هەیە پەیوەندی بە ژیانی کۆمەڵایەتی هەیە پەیوەندی بە ژیانی تاکی هەیە پەیوەندی بە بواری زانستی هەیە واتە لە هەر شوێنێکە کە ئومێد نەما ئیتر ئەو شتە کۆتایی دێ و لە هەر شوێنێکیشا کە ئومێد هەبوو ئەو شتە سەرەتایەکی گەورەی بۆ دروستە بێ چکە ئەتوانین بڵێن ئاوا ئومێد وێنا بکەین بۆ گرنگە یعنی کە لە هەموو بابەتێکە هەبێ ئەڵێ ئومێد هەستێکە لە ناخی مرۆڤ دروستە بێ ئەم هەستە وای لێ ئەکات لە ڕووداوەکان دەستکەوتی بوێ لە هەموو ڕووداوێک دەستکەوتی بوێ لە هەموو هەنگاوێک دەستکەوتێکی بوێ بۆیە کاتێک کە مرۆڤ لە ژیانە ئومێدی ئەبێ بە تەمای دەستکەوتێکە هەر ڕووداوێک لە ژیانیا بۆی دێتە پێشەوە چۆک دانایە تەسلیم نابێت و هیچ قۆناغی لە قۆناغەکانی ژیانی بە کۆتایی دنیا ناهێتە پێشچاو چکە مرۆڤ خوای گەورە سروشتی مرۆڤی وا دروست کردووە بەشێک لە ژیانی بەرزیە و بەشێک لە ژیانیشی نزمیە بەشێکی شکستە بەشێکی سەرکەوتنە بەشێکی نەخۆشیە بەشێکی جستێکی تەندروستە بۆیە کاتێک کە ئومێد گرنگە لە هەربارێکی ژیانە هەبێ بەڕاستی مرۆڤ کە ئومێدی هەبوو هەنگاوەنێ هەنگاو ئەنێ بۆ ژیان واتە ئەو جستەیە کە خوای گەورە بە مرۆڤەکانی بەخشیوە کاتێک کە ئومێد لە دڵیا دروستە بێ ئەم ئومێدە وزە بەو کەسە ئەبەخشێ هەروەکو چۆن ئەگەر ئۆتۆمبیلێک بە خێرایەکی زۆر بڕاو لە پڕ بەنزینی تیانەمێنێتەوە ئۆتۆمبیلەکە لە کارەکەوێ ناتوانێت بڕوا پێویستی بە چییە؟ پێویستی بە سوتەمەنیە بۆیە ئەم ئومێدەش بەڕاستی لە ناخی مرۆڤەکانە ئەو سوتەمەنیەیە چکە هەر کاتێک مرۆڤ لە ژیانێ ئەو سوتەمەنیە نەما ئەو ئومێدە لە ژیانێ نەما ئەو ژیانی تێگەچێ بۆیە زۆر گرنگە کە بەڕاستی ئێمە هەر لە سەرەتای هەنگاوەکانی ژیانمانەوە ینی هەموو شتێک لە سەرەتاکەی پێویستی بە ئومێدە حتا بنمونە ئێستا کە سەرەتای ساڵی خوێندنە گرنگە مامۆستاکان یەکێ لە ئیشەکانیان ئەوە بێکە وانەی ئومێد ببەخشنەوە بە قوتابیەکان چکە مرۆڤ ئەگەر ئومێدی هەبوو هەنگاوێکی باش دەست پێەکە باش گوێ ئەگرێ باش هەنگاوانێ حتا لە ماڵەوە کاتێکە قوتابیەک ئەڕاتە دەرەوە دایکەکەی ئەگەر بێتە بەردەرگا و خواحافیزێکی لێ بکە ئەم مناڵە لە ناخیا هەست بە پشتیوانیەکەکە هەست بە ئومێدێکەکە کاتە ئەتوانین بڵێن ئومێد پەیوەستە بە هەموو ژیانی مرۆڤەکانەوە هەر کاتێک ئومێدێک هەبوو لە ناخی مرۆڤەکانە ئەو کاتە ئەم مرۆڤە نوێ ئەبێتەوە چکە جستەی مرۆڤەکان ئەگەر بێت و ئومێدی تیانە بێ وەکو قاوغێکی مردووی لێدێ چکە قاوغی مردووش هیچ دەستکەوتێکی تیان نابێ کەواتە ئێمە ئەبێ زۆر بە هەستیاریەوە لە بابەتی ئومێد بڕوانین چکە وتلاوە قسەیەکی زۆر جوان هەیە ئەڵێ وتلاوە مرۆڤەکان هەموو شتێکیان لێ بسەنن بەس ئومێدیان لێ مەسەنن چکە ئومێدە هەموو شتەکان دەسەخا ئومێدە هەموو شتەکان دەسەخا ینی سیرەکەی زۆر جار توانای جوڵە لە ئینسانان دروست نەک هەر توانای جوڵە لە ڕووی فکریەوە توانای جوڵە لە ڕووی جستەیەوە توانای جوڵە یعنی سیرەکە ئەگەر کەسێک نەخۆشیێکی شکستە بێت ئەگەر نەخۆشیێک بێت ئەها بە مانا پزیشکیەکەی ئەڵێ هیچ ئومێدێکی نەماوە لە ژیان بەڵام سیرەکەی کە ئەم کەسە ئەگەر کاتێک کەسێکی ئیماندار ئەچێ ئامۆژگاریەکە ئەڵێ مردنیش کۆتایی دنیا نیە بۆیە چکە مردنیش لە دوای مردنیش ئایندێکی ترێت تۆ کەسێکی چاکی تۆ واو کردو تۆ ئەم خێرانە و کردو کەواتە تۆ نامری تۆ بە زیندوی ئەمێنیتەوە بۆیە سیرەکەی هەر ئەم کەسەگە لە سەرەمەرگی شابێ ئەم ئومێدەی پێ ئەبەخشێ قەناعەتی وایە لە ئایندەیە لە قیامەتە ئەم مرۆڤە پاداشتی هەیە بۆیە بەڕاستی ئومێد شتێکە کۆتایی نایەت لە هەر شوێنەکە ئومێد کۆتایی هات ئەو کاتە ژیان کۆتایی دێ بۆیە سیرەکەی ئەو کەسانەی کە بێ ئومێد دەبن پەنا بۆ چییە بن جاڵێ خراپترین حاڵەتێ لە مرۆڤەکانە ئەوەیە کە وا بکەی مرۆڤەکان بێ ئومێد کرد چکە کە مرۆڤەکان و بێ ئومێد کرد
ئەنجا بەرەو هەڵا بە بەرەو هەڵە ئەڕوا ئاچکە مرۆڤ کەی بەرەو هەڵە ئەڕوا ئەو کاتێک کە بێ ئومێدێکەکەی بۆ چکە مرۆڤی بێ ئومێد ئیتر هیچ شتێکی نییە لە دەستی بدا ئەها ئەڵێ زۆر جارەڵە هەندێک کەس هەیە کە ئەڵە هیچ شتێکی نەما لە ژیانە لە دەستی بە ئەنجا پەنا بۆ چییە با پەنا بۆ هەڵە و تاوانکاریە بە ئەی بۆ هەندێک خەڵکی مرۆڤ هەیە هەڵە و تاوانکاری ناکەن چکە زۆر شتی هەیە لە دنیای بەتەمایەتی جاری با هەیە ئامۆژگاریان کردن بەڵە خۆت مەدە لەو زەلامە و هیچ شتێکی نییە لە دەستی بە ئەها زۆر ئەمە چییە؟ ئەمە بابەتەکە چییە؟ بابەتەکە ئومێدە بۆ سیرەکەی ئەو کەسانی کە لە ژیانیانە ئومێدیان نییە ئیتر هیچ شتێکیان نییە مامۆستا چۆن بتوانین مرۆڤێک دروستکەین کە هەر لە سەرەتایی دروستبوون و دروستبوونی کەسێتیەوە کەسێکی بە ئومێد بێت ئەبێ ئێمە بەڕاستی گرنگترین شت لە ژیانی مرۆڤەکانە ئەبێ خۆشەویستی دروستکەین ئەڵێ چونکە ئەڵێم ئومێد خۆشەویستی ئەبەخشێ بە هەموو شتێک چکە مرۆڤ لە ژیانە کە خۆشەویستی هەبوو بەرامبەر بە چواردەوەرەکەی بەرامبەر بە کۆمەلگاکەی بەرامبەر بە خێزانەکەی بەرامبەر بە ئەو شوێنەی کە دەوامی تیاکە کە خۆشەویستی بۆی هەبوو اینجا ئومێدی بۆ دروستە بێ واتە پێش ئەوەی کە مرۆڤ پێش هەنگاوێک پێش گرنگترین هەنگاو پێشوی کە مرۆڤ ئومێد خۆ ئومێد لە چی دروستە بێ یعنی خۆ ئومێدە مە قسێکی خەیاڵی و خۆش نییە کە وا بکەی تر وەڵامە ئێمە لێرا وتارە بینیترەوە خەڵکە ئومێدی بۆ دروستە بێ ئامە شتیوانە بۆیە سەرەتای ئەوەی کە مرۆڤ کە ئومێدی بۆ دروستە بێ بابەتی خۆشەویستیە بابەتی خۆشەویستی بۆ بابەتەکان چکە مرۆڤ هەر شتێکی خۆشویست ئومێدیشی بۆ دروستەکە بنمونە ئەگەر منداڵێ خێزانەکەی خۆشویست ئەگەر قوتابیە قوتابخانەکەی خۆشویست ئەگەر تاکێ وڵاتەکەی خۆشویست بۆی ئەمانەوە ئەکا کەچی ئەمانەوە ئەکا کە ئومێد بۆ کێ دروستە بێ ئومێد بۆ مرۆڤەکان دروستە بێت تەبەن ئومێدیش بەوەی کە ئێمە هەروەکو کەسێکی ئیماندار وەکو کەسێکی مسلمان یعنی سەیرەکەین خوای گەورە ئومێد بە ئێمە ئەبەخشێ بەچی بە لێبوردەیی بە لێبوردەیی خوای گەورە باز دەخۆیەکە کە ئەفەرمێ من لێبوردەم ئەی بەندەکانم ئەگەر تاوانیشتان هەبێ لێتان خۆشەوم کەواتە ئەو سیفەتە یەکەم بابەتی خۆشویستن دووەم بابەتی لێبوردەیی چکە ڕاستی یەکێک لەو شتانەی کە لە ناو تاکی کۆمەڵگەیە کە ئومێد ناهێڵێ بابەتێکە ئێمە لێبوردەنین بەرامبەر یەکتری واتە کاتێک کە کەسێک هەڵاکە ئیتر کۆمەڵگاکەی نایبەخشن بۆ یەکە نایبەخشن بێ ئومێدە بێ تووشی هەڵا بێ تووشی هەڵەی زیاتر ئەبێ کەواتە بابەتی سەرەکی ئەوەیە کە مرۆڤ لە ناخێ خۆشویستنی تیا دروستکەی وە پاشان بابەتی لێبوردەیی چکە بابەتی لێبوردەیی هۆکارێکە بۆ ئەوی کە بەڕاستی مرۆڤەکان ئومێدیان تیا دروست بێ هاخوای گەورەژە فەرمێ بە پێغەمبەر ساسم فەرمێ قل يا عبادي الذين اسرفوا على انفسهم بەو بەندانە بڵێ کە زۆر تاوانەکەن لا تقنطوا من رحمة الله بێئومێد مەبن لە ڕەحمی خوا بۆ إن الله يغفر الذنوب جميعا خوا لە هەموو گوناهەکانتان خۆشە بێ ئەمە لێرە ئەنجا تەئکید دەکاتەوە إنه هو الغفور الرحيم ئەنجا تەئکید خوای گەورە لێبوردە و بەبەزەیە بۆیە بەڕاستی بابەتی خۆشویستن و بابەتی لێبوردەیی وا ئەکە ئەم مرۆڤانە هەست بە وجودیان بکەن ئەخ خۆ هەموو مرۆڤی هەڵەیەکە کاتێک کە تۆ کەسێک هەڵەیەکە تووشی هەڵەیەگە بێ ئەگەر کۆمەڵگاکەی لی خۆش بن دەستی بگرن بۆی هەڵی زیاتر نەکە ئەم مرۆڤە ئومێدی لێ نابڕێت بۆیە سەیرەکەین ئێمە هەر یەکەم شتێکە لە قورئانە ئێمە دەست پێکەین بسم الله الرحمن الرحیم خوای گەورە بە چییە؟ بە بەزەییە بە ڕەحمە بۆیە بەڕاستی زۆر گرنگە کە ئێمە زۆر هەستیارانە مامەڵە لەگەڵ ئومێدا بکەین کە ئەڵێن ئومێد پێنج وشەیە هەموو دنیای پێوە پەیوەستە یعنی ئەگەر ئەو پێنج وشەش لە ناخی مرۆڤەکانە دەربێنین سێکە ئەم مرۆڤەم مرۆڤێکی بێگیان دەرەچێت مرۆڤێکی بێهەست و سۆز دەرەچێت بۆیە ئەمە خاڵی سێم بەڕاستی لە بابەتی ئومێدا ئەبێ لایەنی سۆزداری و عاتفی زیادکەین لە تاکەکانە چکە بەڕاستی لایەنی سۆزداری و عاتفی بابەتێکە ئومێد بە مرۆڤەکان ئەبەخشێ یعنی سەیرەکەی سە بنمونە ئەم بەرنامەی ئێوە ئەگەر سەرەتای هەموو بەرنامەکانتان بە چیرۆکێک دەست پێ بکەن بە چیرۆکێک دەست پێ بکەن بۆ ئەو خەڵکە چیرۆکێک لەبارەی ئومێدەکانی ژیانەوە یعنی ئەم بابەتی چیرۆکە واکە کە خەڵک زیاتر سەرنجشی بۆ بەرنامەکە ڕاکێشێ و خەڵکیش حەزی لێتی بۆیە بەڕاستی کە زۆر گرنگە کە ئێمە ئەو هەنگاوانە بگرینە بەر بۆ ئەوەی کە مرۆڤەکان چیان بۆ دروستە بێ مرۆڤەکان ئومێدیان بۆ دروستە بۆ چکە ئومێد پەیوەستە بە هەموو ژیانی مرۆڤەکانەوە ئەگە ئومێدی لێبڕا هەموو شتێکی لێ ئەبڕێ و ئومێدمان پێ بەخشی هەموو شتێکیشی بۆ ئەگەڕێتەوە مامۆستا زۆر بەباشی ئاماژە بۆەوە ینی ڕەنگە مرۆڤ بە کەم ئەندامی بژی
ڕەنگە مرۆڤ بە نەخۆشی و ئازار و ناڕەحەتیەوە بژی بەڵام مرۆڤی بێئومێد وەکو مرۆڤێکی مردووە ئەو ژیانەشی کەژی ژیانێکی زۆر ڕۆتینی و ڕووکارانەیە. بەڵام زۆر جار بارودۆخی دەوروبەرمان ئەو ژینگەیەکی ئێمەتیای نەئومێدێکی زۆرمان بۆ دروستەکان و هەمیشە ڕاهێنەرەکان پێمانەڵەن کە ئومێد لە ناخی خۆنتانایە. ئایا دەکرێت بارودۆخ و ژینگە کاریگەری هەبێ لەسەر بێهیواکردنی ئێمە؟ خۆی کە ئێمە ئەڵێن ئومێد پەیوەندی بە هەموو ژیانەوە هەیە، هەموو ژیانیش پەیوەندی بە ئومێدەوە هەیە، هەموو ژیانیش پەیوەندی بە ئومێدەوە هەیە. بەڵام گرنگترین شت بەڕاستی لە ژیانی تاکەکانە ئەوەیە کە مرۆڤ کە کاریگەری سەرەکی لەسەر بابەتی ئومێد هەیە کە پشتیوانێکی معنەوی بۆ مرۆڤەکان شتی بێت، پشتیوانی معنەوی کە خوای گەورەیە. زۆر گرنگە مرۆڤ خۆی بۆیە خەڵکی ئیمانداری ڕاستەقینە هیچ کاتێ بێ ئومێد نابێ، چونکە بابەتی ئومێد لەگەڵ بابەتی ئیمانە پێکەوە پەیوەستن، بێ ئومێدی لەگەڵ بابەتی ئیمانە نایان کرێ. بۆیە گرنگترین خاڵ کە ئەوەیە کە بەڕاستی کەسێکە مەندامە، کەسێک بە ساڵات چووە، کەسێک لە ژیانە تووشی شکستێکی گەورە بووە، یعنی ئەم ئومێدەی کە لە ناخێ ئومێدێکی ئیمانە زۆر گرنگە کە بە هەستیاری وەرگری. ئەمە بابەتی ئیمان و بابەتێکی تریش هەر کە دین فێرمانەکە. خوای گەورە فەرمێ ئین مع العسر یسرا، یعنی دوای هەموو ناڕەحەتیەک فەرەحیەک دێت، دوای هەموو ناڕەحەتێ فەرەحیەک دێت. بەڵام کەی دوای هەموو ناڕەحەتێ فەرەحیەک دێت؟ ئەو کاتێ مرۆڤەکان ئامادە بن بۆی، مرۆڤەکان ئامادە بن بۆچی؟ بۆ ئەوەی کە بەڕاستی بە ئومێدەوە بژین. یعنی پێی وابێ کە پاش ئەم ناڕەحەتیە ئومێدێک دێتەوە بۆ ژیانی مرۆڤەکان. چونکە بەڕاستی ئێمە ئەگەر مرۆڤ ئاوا سەیری ژیان بکە، پێی وابێ هەموو ژیان پێویستە هەمووی لە خۆشیە بێ، هیچ کاتێ ئومێدی بۆ دروست نابێ، هیچ کاتێ ئومێدی بۆ دروست نابێ. چونکە ئەم خۆی حازر کردووە بۆچی؟ بۆ خۆشیەکانی ژیان، نا بە پێچەوانەوە ئەبێ مرۆڤ خۆی حازر کا بۆ ناڕەحەتیەکانی ژیان. چونکە خۆشیەکانی ژیان، دەستکەوتەکانی ژیان هیچ پێویستی بە خۆ حازرکردن نییە، بەڵکو ناڕەحەتیەکانی ژیانە پێویستی بە خۆ حازرکردن هەیە. بۆیە بەڕاستی ئێمە ئەگەر بێت و سەیری کتێبەکان بکەین، سەیری ڕووداوەکانی مێژوو بکەین، حتا ئێستا زۆر جار سەیری تۆڕە کۆمەڵایەتەکان بکەین، ئەزانی ئەو کەسانەی کە لە ڕووی جەستەییەوە کەم و کورتێکیان هەیە، لە ڕووی خێزانیەوە کەم و کورتێکیان هەیە، ئەزانی ئەوانن زۆروی سەرکەوتوەکانی ژیان. یعنی سەیرەکەی لە ماوەی پێشوە گەورەترین زانای فیزیایی کە وەفاتی کرد کەسێک بوو تەنها سەری ئیشێ کرد. بۆیە بەڕاستی یعنی ئومێد پەیوەست نییە بە جەستەوە، ئومێد پەیوەستە بە لایەنێکی سۆزداری عاتفی کەوا لەم مرۆڤە ئەکا هەست بە وجودی خۆی بکە، هەست بە وجودی خۆی بکە. بۆیە گرنگە کە ئێمە بەڕاستی لە هەر قۆناغێ لە قۆناغەکانی ژیان بووین نابێ ئومێدمان لێ ببڕێ، لە هەر قۆناغێکا بووین، چونکە لە هەر قۆناغێکا بین ئومێدمان لێ بڕە ئەو ژیانەمان لێ ئەبێتە ڕۆتین، ئەو ژیانەمان لێ ئەبێتە کە چێژێک لەو ساتانە نابین کە تێیدەین. بەڵام ئەگەر بێت و ئومێدمان هەبوو ئیسە بنمونە کەسێک نەخۆشە، ئەگەر ئەم کەسە نەخۆشە ئومێدێکی پێ ببەخشی، ئومێدێک لە ناخێ هەبێ بەڕاستی ئەم کەسە نەخۆشیەکە تێئەپەڕێنێ هەندێک جار، یعنی هەندێک جار تێپەڕێنێ. ئێمە زۆر جالەوەی چیرۆکی وامان هەبێ خۆشتان بزان کە زۆر کەسیش ئەم چیرۆکانە بیستۆ کەسانێک سەیرەکە ئومێدێکیان هەبووە زۆر جار دوکتۆرەکان پێیان وتۆ ئەم نەخۆشیە چۆن تێپەڕاندووە. وەکارەکەی چی بۆ وەکارەکەی ئومێدەوە، چونکە جەستەی مرۆڤ ئەبێتە کۆیلە بۆ ئومێدەکانی، یعنی جەستەی مرۆڤ ئەبێتە کۆیلە بۆ ئومێدەکانی. واتە مرۆڤ چۆن بیر لە ژیان بکاتەوە جەستەشی ئاوا ئامادە ئەبێ بۆ ژیان. واتە ئەگەر بێت و ئێمە پێمان وابێ کە نەخۆش کەوتین چ کۆتایی دنیاە، ئیتر کۆتایی دنیا دێت، کۆتایی دنیا دێ بۆ ئێمە. ئەگەر پێمان وابێ ئەم نەخۆشیە خێری تایە بۆمان، حتمما ئەم نەخۆشی ئەبێتە چی؟ ئەبێتە خێرێک بۆ ژیانی ئێمە. بۆیە بەڕاستی گرنگە کە ئێمە لەناو کۆمەڵگەیەک ئاژی هەومان کاریگەریمان بەسەر یەکترەوە هەیە. واتە ئەگەر بێت و ئێمە ناتوانین دەستباری ژیانی کەسێک ببین، وەخۆ ئەتوانین قسێکی خۆش بۆ بەرامبەرەکانمان بکەین. یعنی زۆر جار سەیرەکەی مرۆڤەکان بە قسەیەکی خۆش ژیانیان نەگۆڕێ، بە قسەیەکی خۆش، یعنی بە یەک گوشە بە ئافرینێک، بە دەستخۆشیەک، بەڕاستی تۆ زۆر لەوە گەورەتری کە ئاوا ئەم شکستۆ خواردووە بەم بابەتانە ئەگۆڕێ. بۆیە سەیرەکەی زۆر جار ئێمە بیستومانە، ینی ئەڵێ ئەگێرنەوە ئەڵێ مامۆستا نامەیەکە نێرێ بۆ دایکی قوتابیەک، بۆی ئەنێرێ ئەڵێ مناڵەکە زۆر لاوازە، مناڵەکە زۆر تەماڵە، مناڵەکە هیچ نازانێ، ئیتر زۆر بەو شێوازە ئیتر مناڵەکە بە دایکی ئەڵێ دایە چی بۆ نووسی و مامۆستا؟ ئەڵێ وەڵا بۆی نووسیوی زۆر عاقڵە، زۆر باشە، ئیشەڵا باشترە بێ ئەگەر سەعی بکە هەوڵی تەژیعێکە، ئەڵێ مناڵە وای لێدە زۆر جا باشە بێ. بۆیە بەڕاستی سەیرەکەی زۆر جار
مامۆستایەک لە پۆلا مناڵەکە لاوازە نمرەی کەمی ئەناڵە ڕۆڵە جاوە چییە؟ ئەڵێوە چیە؟ ئێستا نمرۆکەم و نەهێناوە هەوڵ بدە زیاتر هێن یعنی بۆیە بەڕاستی لە ماڵیشا بەڵام گرنگترین شت ئەمەیە بەڕاستی ئێمە ئاگامان لێک حاڵەت بێ لە هەر شوێنێک ئومێد ببڕێ نابێت لە خێزانەکانە ببڕێت لە هەر شوێنێک ئومێد ببڕێ نابێت لە ناو خێزانەکانە ئومێد ببڕێ چونکە هەموو ناڕەحەتیەکانی ژیانی مرۆڤەکان کاتێک کە مرۆڤ دەچێتە ناو خێزانەکەی خۆی لەوێ ئەبێ هەموو ناڕەحەتیەکان کۆتایی بێ کاتە نەمای لاج هەڵەشانەوەی خێزان بەڵێ یعنی بۆیە ئێمە بەڕاستی بەڵێ ئێمە ئەڵێن ئومێد پەیوەستە بە هەموو حیاتی مرۆڤەکانەوە بە هەموو بەشەکانەوە بە کۆمەڵایەتی بە زانستی بە خێزانی بەتەن بە هەموو شتێک بەڵام لە کۆتاییە نابێت لە ناو خێزانەکانە ئومێد ببڕێت چکە بەڕاستی لە ناو خێزانەکانە ئومێد برا ئتش شیرازەی کۆمەڵگە تێگەچێ گەنجێک نابێت لە ناو خێزانەکانە ئومێدی ببڕێت چکە لە خێزانەکە ئومێدی برا هاتە دەرەوە لە دەرەوە بەرەوباشی ناچێت خێزانێک پیاوێک ئافرەتێک مناڵەکانی نابێت لە ناو خێزانەکە ئومێدەکان ببرێت بۆیە پێویستە بەڕاستی ئێمە زۆر هەستیار بین زۆر بە ئاگا بین لە ناو خێزانەکانمانە ئەو ئومێدەی کە هەیە بە وشەیەکی خۆش بە دڵخۆشیەک بەوەی کە بەڕاستی ئێمە بمانەوێ کۆمەڵگەیەکی تەندروست دروستکەین ناجار بۆ خۆشی ئەڵێ شتێک بێرلینەوە ئەڵە ڕۆژێ پیاوێک گەچێتەوە بۆ ماڵەوە زۆر برسێ بێ ماندووە بێ ئیشەکە ئەچێتەوە نانێن بۆ داناو نانەکەی ئەخوا و ئەچێ ئیسراحەتکە ئەڵێ مناڵەکە ئەچێ بۆ لای باوکی ئەڵێ باوە ئەڵێ تۆ نەوزانی ئەم نانەکە سوتا بوو ئەڵێ نانەکە سوتا بوو ئەی چۆن خوارد و چۆن بۆڵە بۆڵونەکە چۆن قسە نەکرد ئەویش ئەڵێ ئاخروڵە نانێکی سوتا ئەوە ناهێنێ دڵی ئازیزێکی پێ بڕەنجێنی بەڕاستی ئێمە ئاوا لە ژیان تێبگەین ئاوا وێنای ئومێد بەخشینەوە بۆ ژیان بکەین بەڕاستی ئەتوانین چی بکەین ئەتوانین هەم هەڵەکان ڕاستکەینەوە هەم مرۆڤەکان ئامادەکەین بۆ ژیان هەموویان لێ بکەین بەڕاستی گرنگترین شت ئەوەیە ئێمە لە ئومێدەوە مرۆڤ ئامادە بکەین بۆ ژیان چکە مرۆڤ ئەگەر ئومێدی هەبوو ئامادە بۆ ژیان تەسلیم نابێ بە واقع ئاخە خۆ خراپترین حاڵەتێک کە مرۆڤی تێئەکەوێت چییە؟ تەسلیم بوونە یعنی هەر مرۆڤ لە هەر قۆناغێکا تەسلیم بوو ئیتە ئەم مرۆڤە وردە بەرەو کوێ بەرەو خوارەوەیەت یعنی یاسایەکەیە لە ژیانە پێمان ئەڵێ مرۆڤ ئەگەر نەیتوانی بۆ پێشەوە بڕوە لە ئاستێکا نامێنێتەوە بەڵکو بۆ کوێتە خوارەوە بۆ ئاسی نزمێتە خوارەوە یعنی شتێک نییە لە ژیانە بەناوی وەستان یابێ بۆ پێشەوە بڕۆی بە ئومێد یا کە ئومێدمان نەبەخشی ئۆتۆماتیکی بۆ دواگەڕێنەوە زۆر باش هەوامسا یەکێکتر لەو کێشانی کە هەمانە لە بابەتی ئومێدایان ئەوەی کە خەڵک گوێبیستمانە بێ زۆر کات خەڵکە لەم گەشە پێدانی مرۆیی هەمووی هەر قسەیە و لە واقع جێبەجێ ناکریان ئێستا گەنجێک ئەگەر بینەری ئێمە بێ لە زانکۆ دەرچووە خوێندنی تەواو کردووە دانەمەزراوە ناتوانێت ژیانێکی شایستە بە خۆی دابین کە ناتوانم بچێت ناو پرۆسی زەواجەوە ماڵێکی هەبێ لانەیەکی هەبێ دابمەزرێ گەنجێکی ئاوە چۆن ئومێدی هەبێ ئەم قسانەی لە ژیانی خۆیان ڕنگ باتەوە ئەم قسانەی ئێمە ئیکەین بابەتێکی دەرونیە بابەتەکە بابەت نییە کە با بڵێن ئێمە باز لە گەشە پێدانی مرۆییەکەین بابەتێکی دەرونیە واتە پێکهاتەی جەستەی مرۆڤە یعنی شتێکە ناتوانانی لی جیابێتەوە یعنی ئومێد وەکو چۆن ئێمە بەڕاستی ئاومان پێویستە ئاو ئاومە ئەگەر بێت و ئێمە تینومان بێ ئێستا ئەگە تینومان بێ ئاو نەخۆین ناتوانین بژین و نییە بۆ ئەوەی بەردەوامی بە ژیان بدەین پێویستە ئاو بخۆین پێویستە خۆراک بخۆین باشە بۆی بە بەردەوامی بە ژیان بین بۆ ئەوەی بە بەردەوامی بە ژیان بدەین پێویستە ئومێدمان هەبێ ئێمە ئەگەر بێت و وێنەکە ئاوا بکەین وێنەکە ڕوونتر بکەینەوە ئەگەر ژیان گوڵێک بێت ئەی ئومێد چییە؟ بۆنی گوڵەکەیە ئومێد چییە؟ بۆنی گوڵەکە یعنی تۆ ئێمە سەیرەکەی زۆر جار ئەچین بۆنی گوڵەکەین بۆین زۆر ناخۆشە خۆمە هەر گوڵەکەیە ژیانە بۆنی گوڵەکە زۆر بەڵام هەندێک گوڵیژێ هەر لە دوورە بۆنی دێ بۆیە بەڕاستی کاتێکە گەنجێک تەعین ناکرێ گەنجێک لە قوتابخانە شکستە خوا باشە پرسیارەکە لێرە ئەمەیە باشە ئێمە ئەڵێن باز لە ئومێد دەکەین ئەمە شتێکی خەیاڵیە و بەرجەستە نابێ و باشە بەدیلی ئومێدمان چییە؟ ئێمە تەعین نابین باشە بەدیلی چیە؟ بەدیلەکەی بێ ئومێد بوونە ئەی بێ ئومێد بین چیەکەین؟ بێ ئومێد بین چیەکەین؟ لە ماڵەوە تووشی شەڕە بین باشە تووشی گرفتی دەرونیە بین ماوەیەکی سێرەکی ئەڵێ وەڵام
ئەم کوڕەمانی ئەم کچەمان بەخوا نەخۆشیێکی باوێن بۆ نەخۆشخانە ئەی چی تریشەکەین ئەبین بە کێشە بۆ خێزانەکانیشمان ئەبین بە کێشە بە خێزانەکانیشمان ئەی لە بەرامبەری ئەچێ ئومێدە ئومێدە سەیرەکەی هەندێک گەنجمانەی هەر لە زانکۆ ئەمەندە بە ئومێدن ئەمەندە بە ورن هەر لە زانکۆ توانیوانە ئیش بۆ خۆیان بدۆزنەوە بۆ چکە احتیاجێکی بۆ خۆی دروست کردووە پسپۆرێکی بۆ خۆی دروستوە خەڵک پێویستێتی دێ بەشداری ئەکا بەرە ئێمە بەڕاستی ئەبێ گەنجان باش لەم بابەتە تێبگەن ئێمە پێویستە بەشداری کۆمەلگا بکەین ئەخە خۆ لە ماڵەوە ئومێد نایە بۆ ماڵەوە ئومێد لە ماڵەوە دروستە بێ لەناو خێزانەکانە ئومێد دروستە بێ ئەی لەکوێ بەرجەستەیەکەین لەناو کۆمەلگا بەرجەستەیەکەی بۆیە بەڕاستی زۆر گرنگە کە گەنج باز لەم بابەتە تێ پێویستە مشارەکەی بابەتی کۆمەڵایەتی هەبێ ئەم گەنجانە کاتێک کە تەعین نابن ئەبێ مشارەکە بکەن ئەبێ دێن لەناو کۆمەلگایە بەشدار بن یعنی سەیرەکەی کۆمەڵە گەنجێکمانەیە کۆمەلگا پێویستیانە احتیاجیانە بۆیە بەڕاستی ئەمە بابەتێک دێ بابەتی خەیاڵی بێ بابەتێکە نابێ ئێمە بێئومێد بین بەرامبەر بە ژیان چکە بەڕاستی هەر مرۆڤەکانن ئێمە بێئومێدەکەن بۆ چکە مرۆڤەکان هیچمان حەز ناکەن ئەویترمان لەو باشتر بێ باشە ئەی کێ ئەوە ئەتوانێت هەنگاو لە ژیان بنێ ئەوە هەر خۆمانین هەر ئەو گەنجە لە ماڵەوە بێئومێدە تووشی گرفتی دەرونی بووە بێتاقەتە شەڕی دێ هەر ئەو گەنجە بێتە دەرەوە بچێتە ئەو بازاڕە لەو بازارە دەست بە کەسابەتێ بکە ئەتوانێت بژێوی ژیانی بە خۆی دابین کاتی بۆ شەڕ نامێنێت ئەتوانێت کە یعنی کاتی زەین چۆنە گرنگترین حاڵەتێک کە ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە حاڵەتی فەراغە یعنی سەیرەکەی بەڕاستی گەنج هەیە لە بازار شتێکی بەسیتە فرۆشێ دەرامەتێکی ژیانی بە خۆی دروستەکە یعنی سیر کە ئێمە بەڕاستی ئەبێت جوان لە وێنەی ژیان تێبگەین من ڕۆژێ لە بۆ کۆمەڵە گەنج مەحاضرەیەکمان هەبوو شتێکم پێوتن وتم 30 ساڵ لەمەوە پێشبی هێنە پێشچاوی خۆتان ئێمە قوتابی بووین تەخەڕوجمان کە تەعین نەبووین نانیش نەبوو کەس بیخوا بەس ئێستا تەعین نابی بەس نان هەیە خەڵک بیخوا ئەو کاتە دەرفەتی ئیشکردنیش نەبوو ئێستا دەرفەتی ئیشکردنیش ناڵێن زۆرە بەس ئەتوانین هەندێک هەنگاو بنین ئەو بازارە ئەڵێ قسێکی زۆر جوان هەیە ئەڵێ هەر کاتێک کە مرۆڤ بێ ئیش بوو لە بازار ئەتوانێت ئیش بدۆزێتەوە ئەتوانێت لەو بازارە ئیش بکە چۆ بەڕاستی ئێمە ئیشکەرێک بین پەشیمان بین وەک لەوەی ئیژنەکەرێکی پەشیمان بین باشترە کردە پەشیمانی باشترە وەک لە نەکردە پەشیمانی بەڕاستی زۆر جار ئێمە یەک گرفتمان هەیە بەعام گەنجان یەک گرفتیان هەیە هێشت ئەڵێ قسەیەکەی ئەڵێ پێشەوەی بگەیتە سەر پردێ بەسەر ئەمەپەڕەوە ئێمە بەڕاستی زۆرێکمان پەڕیوینێتەوە بەسەر ژیانە و هێشتا پێشی نەگەشتووی بۆیە بەڕاستی گرنگە کە مرۆڤ احتیاجی ژیانی کە ئومێدە نابێبی بچڕێنە بەڕاستی بۆ ئەوەی خەڵک احتیاجی بێ نەک احتیاجی خەڵک بێ زۆر گرنگە ئەم بابەتە شارەزایان ئەڵێن بێ ئومێدبوون چەندێک ترسناکە زۆر ئومێدەواربوونیش ئەوەندە ترسناکە مرۆڤ چۆن بتوانێت هاوسەنگێک ڕابگرێت لە بینی بێ ئومێدی و ئومێدەواری زۆریش زۆر جوانە خۆی ئەڵێ یەکێ لەو گرفتانەی تووشی خەڵکە بێ ئومێدێکی زۆر ئیشێکی کەم ئومێدێکی زۆر ئیشێکی کەم خۆ یەکێ لە کێشەی خودی گەنج ئەمەیە ئەڵێ گەنج بە سروشتی وایە ئومێدی زۆرە بەڵام لە مەقابلی ئومێدەکە هەوڵ نادا چۆن گەنج سروشتی هەیە ئومێدێکی زۆری هەیە ئەوێ هەوڵەکەشی زۆر بێ نا هەوڵەکە با کەم بێ هەنگاوێک بنێ هەنگاو خۆی ئێمە باسمان لە ئومێد کرد کە عاتیفە و سۆز زاڵە بەسەریا ئەی ئەو ئومێدە خەیاڵێ چی ڕێکێخا عەقڵ ئەم ئومێدە خەیاڵێ چی ڕێکێخا عەقڵ ڕێکێخا بۆیە زۆر گرنگە کە ئێمە بەچی ئەتوانین ئومێدەکان ڕێکخین ڕێک بەچی ئەتوانین ئەڵێ مرۆڤ ئەتوانێ بڵێ ڕابردوومان ئەزمونێکە بۆ ژیانمان ڕابردوومان ئەزمونێکە ینی ڕابردووی ئێمە ژیانی ئێستەمان نییە داهاتووشمان تەنها خەیاڵێکە داهاتوومان تەنها خەیاڵێکە ئەی واقعی ژیانی ئێمە کوێ ئێستایە گرنگە کە ئێمە لە ئێستایا بژین ئێستا چیمان هەیە هیچمان نییە وەنی بە زۆر شتمان هەیە زۆر شتمان هەیە جەستێکی ساقمان هەیە هەندێکمان بەڵێ گەنج جەستێکی ساقی هەیە کاتە مادەم زۆر شتی هەیە جەستێکی زاقی هەیە زۆر شتی هەیە ئەتوانێت چی بکە ئەتوانێت هەنگاو بنێ کاتە بۆ ئەوەی کە بەڕاستی ئێمە نەبینە ئومێدێکی زۆر باشە
لەگەڵ ئیشێکی کەم ئەمە زۆر خەتەرە ئەبێ ئومێدەکانمان لەگەڵ ئیشەکانمانە بەراورد نەکەین نابێ ئیشەکانمان ئەبێ بەقەر ئومێدەکانمان بێت نا ئومێدەکان خەیاڵن ئومێدەکان واقع نین ئومێدەکان هێشتا نەهاتوون ئومێدەکان نەزانین چییە ئومێدەکان تەنها تروسکایەکی ژیان ئەڵێ تۆ لە ناو تاریکیەکە تۆ تروسکایەک بۆ چی بدۆزەرەوە تروسکایە بۆ ژیان بدۆزە ئومێدەکان تەنها چین تەنها تروسکاییەکەن ئەم تروسکایەت پێویستە لە ژیانی ئێمە هەبێت ئەگەر ئەو تروسکاییە نەما ئێتە ئێمە ژیانمان نامێنێ ئەڵێ کاتی خۆی پاشایە ئەڵێ کچێکیە بێ ئەڵێ ئەیدەم بە هەر کەسێک ماوەیەک لە ناو تا ڕۆژێک باڵێ لە ناو ئەو سەهۆڵاوە بمێنێتەوە ئیتە هەر گەنجەگەچێتە نایێتەوە نەمە چیرۆکە ئەڵێ واقعینە بەڵام توانیم سوودی لێوە بگرین هەر بۆ نمونونەکە ئەڵێ هەمووی فەشە لێنی هەمووی ئەمرێ ئەڵێ گەنجێکی هەژار ئەڵێ دایە شتێکی وایە ئەڵێ ڕۆڵە تۆ بچۆ لە ناو سەهۆڵەکە بەڵام من ئەچم لەو لەسەر شاخەکەی نزیکمان ئاگرێگەکەمەوە تۆ کاتێکە لە ناو سەهۆڵەکەی سەیری ئاگرەکەی لای من بکە سەیری ئاگرەکەی لای من بکە باشە ئەڵێ ئیتر ئەچێتە ناوی سەیری ئاگرەکە کات و نامرێ پاشا دێ دەڵێ چی ئەڵەوەڵا کچی فلانە کوڕی فلانە پێلەژنی هەژار هەر لە ناو ئاوەکە شاویچی لێ نەهاتۆ ئەڵێ دیارە خەلەلێک هەیە پاشا عاقڵە بێ ئەوە سێرێکاڵە و ئاگرە چییە لەو نزیکانە ئەڵە وەڵا نازانیان قوربان ئەڵە بچنەوە ئاگرە پوشێنەوە ئەڵێ کە چن ئاگرەکە کوژێنەوە پاش مدەتێک گەنجەکە لە ناو سەهۆڵاوەکان بێ خۆم واقع نییە ئەمە خەیاڵە بەڵام لێرە باز لە چیەکە باز لە تروسکاییەکەکە ئێمە پێویستە گەنجان لەمە تێبگەن ئومێد تەنها تروسکاییەکە ئومێد ئیش نییە ئومێد ئیش نییە واتە تۆ ئەگەر خەیاڵەکەی ئومێدەکەی بۆ ئایندە ئەم ئومێدە تەنها تروسکایەک و پێدە بۆ ئەوەی ئێستا بتوانانی هەنگایەک بنی ئەم ئومێدەوا لە تۆکە کە تەنها بتوانانی هەنگایەک بنی ئەمێ بابەتەکە کە ئێمە ئەڵێن گەنج بتوانێت سوود لە بابەتی ئومێد ببینێ ئومێد ئیش نییە ئومێد تەنها وامان لێکە هەنگایە بنین بەدیلی ئومێدیشمان نییە بەدیلی ئومێدیشمانێ بەدیلی ئومێد تەنها شەڕ و ئاژاوە و گرفت و مەشاکیلی دەرونیە کە مرۆڤەکان بەڕاستی جیلۆدەی ئەبن. زۆر سپاس دەکەین مامۆستای کاتمان نەما زۆر سپاس بۆ مامۆستا کامەران فەتاح ڕاهێنەری گەشتیپێدانی مرۆیی سپاس.